بڕیاری پێکەنانی کۆمەڵی کۆمیتە لە ڕووی سیاسی و لە ڕووی دیبلۆماسیەوە درا کە ئەم کۆمیتانە بە بەشداری نوێنەری لایەنە سیاسەکانی کوردستان دەست بەکار و چالاکی خۆ هەوڵە دیبلۆماسیەکانی دەکات هەم لە ناو دەوڵەتانی ئیقلیمی و بۆ بەغدا و وڵاتانی ئەوروپای هەموو هەوڵێک دەدرێت لەو ماوەیەدا کە بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامیش بەشدار بن لەو پرۆسەیە. لە ڕاستیدا گفتوگۆ کراوە و دەشکرێ و بەردەوامیش دەبێت لەگەڵ گۆڕان و کۆمەڵی ئیسلامیش گفتوگۆ کراوە و دەشکرێ و بەردەوامیش دەبێت. یەشێتی نیشتیمانی کوردستان بەشدار بوون لەو کۆبوونەوەیە بەشدار بوون ئەوان خۆیان بەشدار بوون. جێگری سەرۆکی حکوومەت و پارێزگاری کەرکووک ئامادە بوون هەردووچەند یەکێتین باس نەکرا کە ئەوان ئایا وەکو سیفەتی ئیداری هاتنە یاخود وەکو نوێنەری حەزب، بەڵام ئەوانەیە کە لەوێ بەشدار بوون هەموو لەو حزبانە بوون کە لە یەکەم کۆبوونەوەش بەشدار بوون، تەنها کۆمەڵ و گۆڕان بەشدار پامەد بوونیان ئەنی کرا لەسەر خاڵەکانی یەکەم کۆبوونەوە. یەک لەو خاڵانە ئەوەیە کارەکردنەوە پەرلەمان و ئاساییکردنەوەی دۆخ و چاکردنی بژێوی خەڵک. ئەوەکان ئەو هەوڵە سیاسیانە بەردەوام دەبێت بۆ چارەسەرکردنی کێشە سیاسیەکان و بۆ کارەکردنەوەی پەرلەمان، بەڵام زیاتر ئەوە ڕاوەستایە سەر ئیتیفاقاتی سیاسی لێکەوتنی سیاسی.